ئێمە سەرەتاوەکو شاری کەرکووک ئەم هەڵبژاردنە دەستی پێ کردووە سندیگای کارمەندانی تەندروستی یان پارێزەرانی کەرکووک خۆشبەختانە ئێمە کەوا ئەم پرۆژەیە بە پرۆسەیە بە ڕێوە ئەچێ کۆی گشتی دەنگدەران لە شاری کەرکووک بە هەر چوارنێتەوە کەواتە کورد و عەرەب و تورکمان و مەسیح 1750 کەس بۆی هەیە دەنگ بە ئەوش چۆن ئەبێ هەوێی واتە کارتی ئەو سندیگای هەبێ ئینتیمای کردبێ بۆ سندیگایە ئێمە خۆشبەختانە وەکو کورد لە شاری کەرکووکە توانیمان لەو 1250 زیاتری کارمەندی کورد بەدەستی بێنێ ئەمەش خۆی بۆ خۆی سەرکەوتنێکە لە کاتی هەویەکانەوە سەرکەوتنمان بەدەستێناوە کۆی گشتی لە بۆ سەرۆکی لق تەنها یەک کەس دەرئەچێت ئەوش نوێنەری کورد و کەرکووک و مەڵبەن کاک دکتۆر بەختیارمان داناوە ئینشاءالله سەرکەوتن بێنێ خۆی سێ کەس خۆی کاندید کردووی چە لە عەرەب و چە لە تورکمان و چێ کووردە لەگەڵ سیانزە ئەندامی تر لەو سیانزە ئەندامەیە 5 ئەندام سەر ئەکەوێت